سڵاو بۆ هەموو لایەک خۆشەویستان و عەزیزانی ئارام ئەحمەد. هیوادارم کە لە هەر گۆشە و کەنارێکی ئەو دنیاە هەن ساخ و سەلامات بتان بینم. ئەم شەویش کۆمەڵی قسە باسمانە بێت لە چلەی تیرۆری مورادکانی کوردی و هاوڕێکانیە. هیوادارم کە بتوانین سوودێ بە هەموو لایەک بگەێنین. باش بەخێر بێن خۆشەویستانی من، بەخێر بێن سەر چاو. تۆزێکەوە سین تا زۆرێک لە بەڕێزان کە ئاگادارن کەوە بنەوە دوایەوە ئەچێ ناو قسە باسەکان. هەمووتان بەخێر بێن سەر چاوی من هاتن عەزیزانی من، بەخێر بێن سەر چاو. سڵاو سەر چاوانم هاتن، سڵاو سەر ڕۆح. بەخێر بێن. یەک دوو دەقا وەسین اینجا ئەچێ ناو قسە باسەکان. با هەموو بەڕێزان کۆ ببنەوە بۆی کە گوێیان لە قسە باسەکانی ئەم شەوە بێت. قژەکەشمان مانی گرتووە نایەتەوە کە نازانین بۆچی. هەموو لایەک بەخێر هاتن، پیاوان و ژنان، کچان و کوڕان لە هەر گۆشە و کەنارێکی ئەو دنیاە هەن. هیوادارم کە سەرحاڵ و باش بن، هیوادارم کە سەلامەت بن. ئەمڕۆ واتە ئەم شەو کۆمەڵی قسە و باسمە بێت لەسەر تیرۆرکردنی مورادکانی کوردی و سێ لە هاوڕێکانی لە ڕانیە. ئەمڕۆ کە 6 مانگا واتە 40 ڕۆژ تێپەڕێ بەسەر تیرۆرێکی نامەردانە کە بنەماڵەی تاڵەبانی کردیان. ئەم شەو بەوردی باسی هەموو یەکەین سەر لە نوێ و مراد و سیان لە هاوڕێکانی بە ناوی سەرکار مەجید، خۆشناو وەیسی، هاوکار نازم. واتە 40 ڕۆژ بەر لە ئێستا لە ئێوارەیەکی وەکو ئەم ئێوارەیەدا لەسەر داوای پاڤێڵ و لەسەر داوای قوبا تاڵەبانی و گروپێک کە بەشدار بوون تایە هەسان بە قەتڵ و ئامکردنی ئەم گروپە لە ڕانیە، تەنها و تەنها لەسەر بیر و باوەڕی جیاواز یا قەناعەتی جیاواز یان هیوا و ئومێدی جیاواز لە دەباشان. بۆیە ئەم کارە ساتە ڕاستیەکەی ئەتوانم بڵێم مەگەر بەعس کاری وای لێوەشا بێتەوە، دەنا هیچ دەستە و تاقم و گروپێک ناڕوە 4 کەس لە هاوڕێکانی خۆی بە تایبەتی هەیەیانەکە وەکو مراد خۆی 3-4 برای شەهیدە و خۆی هەموو تەمەنی یەکێتی بووە و ئەوانیتە هەر بە هەمان شکڵ ناچێت 4 کادر و ئەندامی خۆی قەتڵ و عام بکە وەکو ئەوەی کە تاقمەکەی دەباشان کردیان. بۆیە ئەم شەو لەسەر ئەو کارە ساتە دوێن و ئەمڕۆیش لە کۆیە چلەکەی بوو کە هەمووتان بینیوتانە و ئازانن لەسەر ئەوە من قسە باسەکانی خۆم ئەەکەم. هەمووتانە بێ لەو ڕاستینەی من تێبگەن یان لە دنیای تێڕوانینی من حاڵی ببن کە من هەمیشە دژی هەموو نەوع ترۆر و کوشت و بڕێکم و دژی هەموو ڕەشە کوژیەکەم و ئەمەی کە پاڤێڵ و قوبات کردیان بەڕاستی کاری نەکردەیە و کارێکی وەحشیانەیە و ئەمە پەڵێشی ڕەشە بە تەختی تەوێڵی پاڤێڵ و قوباد و ئەژی و فڵانە فیسار و ئالەم بابەتانەوە کە من ئەم شەو ناوی بەشێکیانە بەم لە بکەرە سەرچیەکانیان بۆ هەموو لایەک ڕوونیەکەمەوە و ناویان ئەبەم. خۆتان ئەزانن من سروشتم ئاوایە کە مس نازانم یەکسەر مسەفای ڕووتی ئەڵێم و تەواو. لەبەرەوە ئەم شەو بابەتەکەمان ئەوەیە و کۆمەڵێشتی تریش لە مێشکمایە کە هیوادارم کە مەجال هەبێ بتوانم باسی هەموو ئەوانەی شکەم. خۆشەویستانی من، هەموو لایەکتان ئەزانن کە ئەو ترۆرە چۆن کرا. لە کاتی خۆیان ئێمە بەو دەکاریەوە باسمان لێ کرد و ئەم ترۆرە هەروە بە ئاسانی کۆتایی پێنایەت و ئەم خوێنە ڕژاوانەی کە بە ناحەق ڕژێنران لە ڕانیە هەروە درێژای کێشێ و هەروە کۆتایی پێنایە و ئەمە شتێ نییە بڵین ئەوە شتێک بۆ ڕووی یاو تەواو،
چونکە بە بەرنامە کراوە و ترۆرە و کارێکی وەحشیانەیە و کارێکە کە ئەتوانم بڵێم مەگەر تەنها و تەنها لەم چەقۆکێش و لومپن و لاتولوتانە بۆشێتەوە کە دەستیان چێتە خوێنی خەڵک یا خوێنی هاوڕەکانی خۆیان. سەرەتا من لێەوە ئەچمە ناو قسە و باسەکانەوە کە لە دوای ئەم تیرۆرە کە پاڤێڵ و قوبات لە ڕەئسیان ڕاوەستابن و کردیان، پاڤڵ باسی ئەوەی کرد کە لیژنەیان دروست کردووە بۆ لێکۆڵینەوە لەو کەیسە و دەرخستنی ترۆریستەکان یا ئەوانەی کە ترۆر کراون. تاوان هەمومانەوە ڕاستیە زانین کە مەسەلەی لیژنە و لیژنەکاری بۆ خۆی گاڵتەجاڕیە. لە ساڵی 1990ەوە ئەمانە واتە پارتی وێشێتی خەڵکە کوژن، لە دوایە لیژنە دروستەکەن. دروستکردنی ئەم لیژنانە بۆ ئەوەیە کە کەیسەکە دیزە بە دەرخۆنەکەن، چونکە بکەری عەسڵی خۆیانن. من لە ساڵی 91ەوە وتومە هەر کەسێ لە بادینان و لە دوهۆکە لە هەولێرە، هەر کەسێ لە سێمانی و لە ناوچەکەیە تیرۆر بکرێ، ئەمانەی سێمانی دەوروبەری یەکێتیەی کە لەبەرەوە شاردێتەوە ون دەکرێ و ئەوەی هەولێر و بادنانیش کە ون دەبرێ هەمووی پاراستن و پارتی و بنەماڵەی بازانی خۆیانێکە. ئەم لیژنەیەی پاڤڵیش هەمان ئەو لیژنەیەیە کە باوکی واتە جەلال تاڵەبانی بۆ خنکاندن و کوشتنی زانای قایمقام لە سێمانی دروستیان کرد کە تاڵەبانی خۆی هاتە سەر خەتووەتی من لیژنەکە دروستەکەم و سەرپەرشتیەکەم و من کابرایەکەم مەحامی و من ئەم کەیسە دەرەخەم. چونکە تاڵەبانی ئەیزانی کە هێرۆی هینەکە ئەیزانی کە سەرکردایەتی یەکێتیەکەی خۆی کوشتێتی، بەڵام کەیسەکەی دیزە بە دەرخۆ نەکرد و کۆتایی پێهات. یا وەکو ئەوەی کاوە گەرمیانی کە قوبات تاڵەبانی و خەسەری گوڵ مەحەمەدی چوون بۆ ماڵی کاوە گەرمیانی ئەو دەوروبەرە هەموو کامێرەکانیان کۆ کردەوە و بردیان و کەیسەکەی دیزە بە دەرخۆ نەکرا. یا وەک سەردەش عوسمان، وەکو سۆرانی مامە حەما، وەکو وەداد حسین، وەکو دەیان کەسی تر کە بەدەستی یەکێتی و پاری ترۆر کراون و لیژنیان لەسەر دروست کراوە و کەیسەکە دیزە بە دەرخۆ نەکراوە. یا وەک ئەوەی سەروەت کە مەسئولی حیمایەکانی جەلال تاڵەبانی بوو، ئەوە بوو بەدەستی هێرۆی جەلال تاڵەبانی کوژرا لە ماڵەکەی خۆیان لەسەر ئەوەی کە وەسعی جەلال تاڵەبانی باس کردو بۆ کۆسەر ڕەسوڵ، واتە نهێنی نەخۆشکەوتن و کەنەفتبوونی جەلال تاڵەبانی باس کردو بۆ کۆسەر، لەسەر ئەوە سەر لە بەیانیەک هێرۆ لە ماڵەکەی خۆیان ترۆری کرد. لە دواییە لیژنەیشیان بۆ ئەو دروست کرد و کەیسەکەیشی دیزە بە دەرخۆ نەکرا. دیسە ئەوەشتان بیرە خەمەوە خۆشەویستان، کاتێ مستەفای سەلیمی لە مەنتیقەی پێنجۆن سنووداش کرایەوە، ئەوە بوو کە جمهوری ئیسلامی ئەعدامی کرد لە چەمیشلێر. هەر ئەم پاڤێڵی هەر ئەم قوباتی جەلال تاڵەبانیە وتی لیژنەم دروست کردووە بۆ لێکۆڵینە لەوە بزانین چییە، بەڵام چونکە یەکێتی خۆی تەسلیمی کردبووە بە ئێران، لیژنەکەیشی هیچی لێ سەوز نەبوو. بۆیە ئەم لیژنەیەش کە پاڤێڵی جەلال تاڵەبانی باسی کرد بەڕاستی جێگەی بەزەییە و گاڵتەجارانەیە و قسەیەکی قۆڕ و پوچ و بێمانایە کە 30 ساڵە ئەمانە خەڵکە کوژن و باسی لیژنە و لیژنەکاریەکەن. من لێرەوە بە پاڤێڵ و قوباتی جەلال تاڵەبانی ئەڵێم، ئێوە هەردووکتان مراد و هاوڕێکانیتان تیرۆر کردووە، لیژنە دروستەکەی ئەڵێ چی ئادەی پاڤێڵی جەلال تاڵەبانی؟ هەر بەڕاستی تۆ هیچ شەرم ناکەی، تۆ هیچ حیا و حرمەتێکی نییە لە حەقیقەتە، تۆ شیری چ دەعبایەکی خواردووە کاکە قوبات و کاکە پاڤێڵی جەلال تاڵەبانی. ئێوە وەکو بکوژانی مراد و هاوڕێکانیان لە مێژووە ناسراون تازە بۆ ئەبەد. مەسەلەن لیژنە دروستەکەی ئەڵێ چی؟ ئەڵێ خۆم و قوباتی برام سەرپەرشتی ترۆرەکەمان کردووە، چونکە هەردووتان ئەم کارتان کردووە، هەردووتان لە ڕەئسا ڕاوەستاون. یەی بۆ خەڵکی ڕوونەکەیتەوە ئەڵێ ئێمە ئەم کارەمان کردووە، ئێمە کوشتومانە. ئێوە هەموو هەوڵیشتاندا کە لاهور ئامۆزایشتانە ترۆری بکەن، بەڵام ئەوە بوو لەلایەن ئێران و لەلایەن ئەمریکا ئەوانەوەی گوێتان بادرا بۆ ئەوەی ئەو کارە نەکەن، چونکە سێمانی تووشی گەورەترین فەوزا بوو لە حەقیقەتە. هەم ئەمریکیەکان و هەم ئێرانیەکان و هەم بەغدا نەیانەویست و نایانەوێ وەسعی هەرێمی کوردستان و سێمانی تێکچێ. ئەجینا ئێوە بەنیاز بوون لاهوری شێخ جەنگیش بە دەردی مرادکانی کوردایی بەرن. تەواوی ئەو وەفدانەی سەردانی پاڤڵیان کردووە لەبەر چاوەشێوەرەکانی پاڤێڵ نەچوون بۆ لای پاڤێڵی جەلال تاڵەبانی، بەڵکو ڕۆیشتون بۆ گوێشکە ڕاکێشانی کە دەست لەم ملهوڕی و گاڵتەجاریە هەڵ بگرێ و واز لە خوێن ڕێژی و لە ترۆر و لە کوشت و بڕ بهێنێ. هەتا مەگۆرک بە نێچیرەڤان بازانیە وەڵا جوابی بۆ ناردبوو کە واز لەم کوشت و بڕە بهێنێ و واز لەم ئاژاوە ژێر و شەڕەنگێزیە بهێنێ.
من لێرەوە بە پاڤێڵی جەلات تاڵەبانی و بە قوبا دەڵێم ئێوە خۆتان گروپێکتان دروست کردووە بە سەرپەرشتی ئەژی لە گروپە لە دژە تیرۆرەکەی وەهاب هەڵەبجەیی گروپە لە چەکدارەکانی ئاسۆمەمەندی تۆرۆریست باشە واتە لەم سێ گروپە گروپێکی سی کەسیتان پێشێناوە ڕۆیشتون سێ گەنجی خێن لە خۆنەدیوی خەڵکی فەقیر کە لەگەڵ مورادا بوون و بە خودی مرادەوە هەموویتان قەتڵ و ئام کردووە مرادتان بە برینداری بردووە بۆ سێمانی لە سێمانی لە ژێر لێکۆڵینەوە و لە ژێر ئازار و ئەشکەنجەی پاڤێڵی کوڕی جەلات تاڵەبانیە گیانی دەزاوە و تیرۆر کراوە لەبەرەوە من بۆ مێژوو ئەیڵێم کەسی یەکەم و بکەری تیرۆرکردنی مرادکانی کودایی و هاوڕێکانی پاڤێڵ و قوباتی جەلات تاڵەبانیە و هیچ کەسێکی تر نییە واتە ئەگەر ئەمان نەبن نە ئەژی نە نازانم فڵانە فیسارەکان ناتوانن دەست بۆ کارێکی ئاوا وەحشیانە بەرن و ناتوانن لە ئێوارەیەکە لە ڕانیە چوار کەس خەڵتانی خوێندکەن و بە ئەسیری مرادکانی کودایی بەرن لە ژێر ئازار و ئەشکەنجەیە تیرۆری کەن و بیکوژن لە دوای ئەوەی کە چوار برای خۆی لە ناو ڕیزەکانی جەلالیە بە کوژدا بوو لە کاتێکا کە دەیان شەڕی ناوخۆ و شەڕی دەرەجی کردبوو بۆ یەکێتی کەمێ هەموو مێژووی سەدەمی گەنجیەوە لەسەر ئەم حیزبە گەڕ و گولە دانابوو کە یەکێتی چەتەکانی کوردستانە ئاگایشم لەوەیە کە ئێستا پاڤێڵی کوڕی جەلات تاڵەبانی قوبات ئەیانەوێ ئەم کەیسە بکەنە ملی ئەژی وە خوانی دەرباسکەن بەڵام بەڕاستی ئەمە ناخوە ئێمە ئەزانین کە ئەژی کەسێکی ترۆریستە و کەسێکی ئەنساڵی ئیسلام بۆ کاتی خۆی و ئینسانێکی ڕسوایە لە حەقیقەتە و سەربەخێزانێکی هیچ و پوچیشە لەبەرەوەی کە پیاوکوژە ئەزانین کە ئەو سەرپەرشتی کردووە بەڵام ئەگەر خۆتان ئەژیتان نەناردایە ڕاتان نەسپاردایە نەتانوتایە تۆ سەرپەرشتی کارە بکە ئەژی لە خۆ کاری وا ناکات من لێرەوە ئێمە ئامادەین بۆ ئەو مەوزوعە و ئامادەی کارسازی کار ئاسانیشین بۆ کەسی کاری مراد و ئەو سێ کەسەی تر کە لە بەریتانیا و لە ئەمریکا شکات لە پاڤێڵ و لە قوباتکەن لەبەرەوەی ئەوان ئێستا کەسی یەکەمن لەو دەڤەرەیە و ئەم کارەکاری ئەوانە و ئەکری ئەمانە بدرێن دادگا لە بەریتانیا وەکو ترۆریست و وەکو بکوش ئەبێ ڕسوا بکرێن لە حەقیقەتە زۆر کەس لێرەوە لەوێ بە منەڵێ خۆشەویستان با دوو دەقە سەر ئەمە قسە بکەم بۆچی لاهوری شێرزەنجی قسە ناکە بۆچی مەسەلەن دەست ناتە چەک و بڕوا پەلامار بات و ئالەم بابەتانە هەمووشمان ئەو گەلە کۆمەکیە ئەزانین کە لاهوری شێرزەنجی کرا کە میتی تورک و بنەماڵەی بازانی و تاڵەبانی لە ڕەسیان ڕاوەستا بوو من حەزەکەم هەر یەکە لە ئاسی خۆی کە ئەو قسەیەکە خۆی بخاتە شوێنی لاهوری شێرزەنجی بزانن بیر کاتەوە بزانن ئەگەر ئەو لەو واقعا بێ ئەتوانێت چی بکە ئەبێ لەوە بکۆڵنەوە کە ئەو بۆمبانەی کە دانرابوو بۆ لاهوری شێرزەنجی چۆن مەعامەلەی لەگەڵاکە و چۆن بتوانێت ئەم بۆمبانە بتەقێنێتەوە و چۆن بتوانێت خۆڕابری بگری بکە و چۆن بتوانێت درێژە بەم مۆزوعانە بدە تا کاتی خۆی بێت ئێوە سیرکەن لە دوای کودەتاکەوە کوڕانی جەلات تاڵەبانێکێتی چیان نەکرد لە بەرامبەر لاهوری شێرزەنجیە خەڵکیان لێ ڕفاند خەڵکیان فەلاقە کرد تەعدایان کرد ئەوەی کە ناشێ ئەمانە بەرامبەر بەوە کردیان سەرەتا ویسیان بیکوژن دوایە ویسیان وڵات بەدەریکەن و لە کوسانە نەیهێڵن کاتێک ئەمانەیان بۆ نەکرا اینجا دەستیان کرد بە دانانی بۆم وردە وردەوە هەنگاو بە هەنگاو تا بە تەواوەتی تەسفێکەن و تێکی بشتێنە نای برن و بەڕەئی من و بەڕەئی مرۆڤە عاقڵەکانیش ئاخر بۆمبیان کە تا ئێستا بۆمبیکەیان نەتەقاندووە تیرۆرکردنی مرادکانی کودایی و هاوڕێکانی بوو تا فشارێکی وا دروستکەن کە لاهوری شێرزەنگی دەست بۆ چەکبەرێ و پەلامار بدەن و تەسفیەکەن و ئەو منتیقەیە خەڵتانی خوێن بکرێت بەڵام ئەوەی کە ڕێگر بوو لە مەوزوعە بە دەرەجەی یەکەم ئەمریکیەکان بوون و پاشانیش ئێرانیەکان
چونکە هەم ئەمریکیەکان و هەم ئێرانیەکان بە هەردوو لایەنێن وتبوو کە بە هیچ جۆرێ ئێمە ڕازی نین دەست بۆ چەک بەرن بۆ یەکلاکردنەوەی ئەم کێشانە و ئێمە بەوە ڕازی نابین کە سلێمانی بکەن بە مەیدانی شەڕکردن ئەدینا هەر لە ئەوڵەوە بەفیتی بنەماڵی بازانین و پاڤڵ و قوباد و ئەمانە پەلاماری لاهوریان ئەدا و ئەو شەڕەشەڕێکی حتمی بوو ئەگەر ئێران و ئەمریکا لە بەینا نەبوونایە هەتاوەکو ئەم چرکە ساتێش کە من لەگەڵ ئێوە قساکەم بۆیە هەموو ئەو فشارانە هەموو فڕاندنەکان هەموو پەلامارەکان هەموو تیرۆریکانی مراد و هاوڕێکانی تەنها بۆ ئەوە بوو کە لاهور و ئەوانەی کە لایەنگری لاهورن لە ناوێکی و دەرەوە یەکێتیە دەست پێشخەری بکەن هەتاوەکو یەکێتی و پارتیش پەلاماری بدەن و گۆمەکە ئەوەیە کە قوڵ بێتەوە و هەوڵ بدەن کە لە ڕەگ و ڕیشەوە لاهوری شێرزەنگی دەربهێنن بەڵام لاهور نەچۆ ناویاریەکەوە بەڕاستی هەمیشە لە مێژووی ئینسانەکانە واتە لە مێژووی ئینسانە عاقڵەکانە لە مێژووی سڵاع و کێشمەکانە ئەبێ شەڕێ بکەی کە خۆت کاتەکەی دانابێت ئەبێ شەڕێ بکەی کە خۆت خطەکەی بۆ کێشا بێ نابێ هیچ کاتێ شەڕێ بکەی کە نارەکانت بەسەر تا سەفتیکەن و ئەوان خطەیان بۆ دانابێ و ئەوان بیانەوێ تۆ ڕاکێشتە ناو شەڕێ بۆ ئەوەی شەڕەکەت لێ ببنەوە بۆی ئینسانی عاقڵ و هوشیار ئەبێ بزانێت کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوانە ئەکا جا چ شەڕ بێ چ ئاشتی بێ چ گفتوگۆ بێت نابێ بکەویتە داوی نارەکانت بۆیە من لێرەوە ئەیڵێم هەمووتان ئەزانن من هیچ کاتێ مرادم نەناسیوە هاوڕەکانم نەناسیوە هەتا ئەو کاتەی ئەمانە لە لای لاهوری شێرزەنگی دەرکەوتون لە هەندێک ڤیدیۆ لە هەندێک وێنەیە بینیو من چونکە مێژووی ئەوانە یەکێتی بووە و من هەمیشە دژی یەکێتی بوو بەڵام مرادکانی کوردایی بە خوێنی خۆی گەورەترین ڕۆڵی مێژووی وازی کرد بەڕاستی بە خوێنی خۆی و هەرسێ هاوڕێکەی تیرۆرکردنی ئەم چوار ئینسانە پاڤێڵی جەلال تاڵەبانی و قوباد تاڵەبانی بۆ هەتایە ڕسوا و تڕۆ کرد و مۆرچی ترۆریستی و پیاکوژی دا لە تەختی تەوێڵی پاڤێڵ و قوبادی جەلال تاڵەبانی ئەگە سێری سەردەمەکەیش بکەین ئەمە کورتە قسەیەکە لەسەر ئەوانەی کەڵێن لاهور بۆ پەلامار ناو ئەوە بەڵام پرسیارەکەیشم لێرەوە وەکو ئەڵێن قسەیەکەکەم بزانین بە کام هێزەوە بە کام سەرکردایەتیەوە خۆشەویستە با تۆزێ و واقعی بین نزیکترین ڕەفیقەکانی بە بێدەنگی پشتیان تێکرد بۆ پۆست و موچە حەزەکەم لێرەوە هەمووتان بیزانن هەموو یەکێتێکیش ئەزانێ ئەوەتە یەکێتی هەیە بەقەدەر ئەم سەردەما ڕسوا و تڕۆ نەبووە ئەوەتە یەکێتی هەیە بەقەی ئەم سەردەما بێسەر و بێبەرنامە و پروپاگەندە و ڕسوا نەبووە ئێستا کە لەگەڵ ئێوە قساکەم ئەم یەکێتیە هیچ و پوشترین سەرکردایەتی هەیە بوودەڵەترین ئەندامی سەرکردایەتی هەیە خەڵکی ویان هێناوە کردویانە بە ئەندامی سەرکردایەتی پەیامنێری تیڤی بووە تەنانەت شارەزایی لە مێژووی حیزبەکەی خۆشیان نییە مانگانە 5 ملیۆن دینار وەرەگرێ نەسرەیشیان هەیە شوقەی جوانیان دراوەتێ ئۆتۆمبیلی ئاخمودیان لە ژێرایە تەنها و تەنها خەریکی خانمبازی دەبیێنە پێشاوی خۆتان کابرایە پەیامنێر بێ مانگانە 500,000 دیناری هەبێ هەر لە خۆ کرابێ بە ئەندامی سەرکردایەتی چوو بێتە ناو ئەم هەموو ناز و نیعمەتەوە چۆن سەری خۆی کز ناکە چۆن ملی خۆی شۆڕ ناکە بۆ پارە مەگەر زۆربەی ئەمانە پشتیان نەکردە لاهوری شێرزەنگی زۆربەیان خەریکی پارە و بێڕەوشتینی 6 دانە مانگە دۆخی یەکێتی ئاوایە یەک کەسیان چرکەی لێوە نەهاتووە چونکە ئەمانە خەڵکی هیچ و پوچ و بێمڕاڵن بەسەدان ئینسان لە دەوروبەری لاهوری شێرزەنگیا بوون کاتی خۆی پارەیان لێ خوارد لە دواییە هەموویان چوو لای پاڤێڵ و قوباد چونکە ئەمانە وەکو ڕەوڕەوە ئەسوڕێنەوە لەکوێ زێرابەکە لەکوێ ئاخڕەکەیان فول بوو دەمەخەنە ناو ئەو ئاخڕ و ناو ئەو زێرابەوە باشە
ئەوە ئەسڵەن لە باشووری کوردستانە سەردەمی هیچ و پوچیە بەڕاستی ژێ لە ئەحمەد زرار بگرن خۆشەویستان کاتە لەگەڵ سۆزانیە کا قسەیەکە هەمووی لێ نەیان تااقەتم نییە ئەمەیە ئەندامی سەکردایەتیشێتی ئەبێت تۆن چاوەڕوانی هەڵوێست ئالەمانە بکەیت تااقەتم نییە بڕۆمە ناو هەموو قسە قۆڕانەوە کە ئەو ئەحمەد زرارە ئەیکا ئەمەیە ئەندامی سەکردایەتیشێتی خۆشەویستان سۆزانیەکە بە ئەندامی بەڵبەند لە پێناوی شەوێک بۆ خۆیە باشە دەی تۆ چاوەڕوانی چیەکەی لەم هەموو ئینسانە بێڕەوشتە خۆشەویستان پیلانەکە بە سەرۆکایەتی یاد بە داڕشتنی قوباتی جەلاتەڵەبانی پاڤەڵی جەلاتەڵەبانی بە ئاگاداری وەهاب هەڵەبجەیی دژە تیرۆر بە سەرپەرشتی ئەژی مەلا ئەمینی هەڵەبجەیی برای موسەنا ئەمینی کە ئەندام پەرلەمانە بەخوا ئەویش لە ئەژی برای تۆریسترە بەڵام ئەمڕۆ ڕۆژەکەی ئاوایە ئەوانەیشی کە لەگەڵ ئەم بیسی کەسێک کە چوون بۆ ڕێنە ئیشەکەیان کردووە کەسێکە بە ناوی هاکاری باڵەکایەتی کە ئەمە پارتی لەو منتیقەیە دەستێکی خۆشبێڕاوی ناوە مام و کەسوکاری بە دەستی پارتی کوژراوە یەخوا ئەو دەستی پارتی خۆش بێ خۆشی لەوێ تڕۆ کراوە هاتووە بۆ بە پیاوی پاڤێڵی جەلاتەڵەبانی ئەمە یەکێکە لە بکوژەکان کە ناوی هاکاری باڵەکایەتیە کاروان لە چۆ دژە تیرۆرە سەر بە گروپەکەی وەهاب هەڵەبجەییە قادری بێزەمیر سەر بە هێزەکەی ئاسۆ مەمەندە باشە واتە پاڤێڵ قوبات ئەژی وەهاب هەڵەبجەیی ئەمانە سەری مارەکەن لە مۆزوعەیە باش نییە و ئەمانەی تریشیان وەکو هاکاری و وەکو کاروان و وەکو قادر و ئەمانە کە پیاوەکانی ئاسۆ مەمەندیشی تێدایە ئاسۆ مەمەندیش لەگەڵ ئەو سێ چوار نەفەرە لە ئەو ڕۆڵەی بینیوە دووبارە یەکەمەوە بۆتان پاڤێڵ و قوبات ئەژی وەهاب هەڵەبجەیی ئاگاداری مۆزوعەکە بووە و ئاسۆ کە پێڵێن ئاسۆ ئەڵمانی ئاسۆ مەمەند ئەو گامە لە سەبەلاحەکەی کەرکووک کە بەس خەریکی دزی و تەواوی بێڕەوشتیە ئەویش پێچێ تۆڵەی فلیمە ڕوتەکانی خۆی بکاتەوە کە کاتی خۆی بڵاو بووە ئەمانە کارەکەیان جێبەجێ کردووە دەی پاڤێڵ تاڵەبانی تۆ لیژنە لەسەر کێ دروستەکەی زەحمە نەبێ لیژنە بۆچێ من پێ دەڵێم ئەوانن باشە پاڤێڵ و قوبات بڕیارەکەیان داوە ئەژی سەرپەرشتی کردووە ئەمانش کردویان جێبەجێیان کردووە حتا خۆشەویستان یەکەیەکە ناوی هەموو ئەو کەسانە هەیە ئەو بیسی کەسە کە لە ڕانیە بەشداریان کردووە هەنە ناو خۆیانە جاسوسیتیا بووە یەکەیەکە ناوەکان بە لیست هەیە بۆی هەموو کەسێ بزانێت کە ئەوانەشێ بەڵێ نازام کێ بێزەمیرێکێ جا کەسێک کە خۆی ناوەکەی بێزەمیر بێ ئێ وڵا ترۆرەکە وڵا ئەکوژێ وڵا تەعداکە وڵا ئەوەکە عەزیزان من هەمیشە وتومە ئەم قسەیە هەزار بارەیەکەمەوە 30 دانە ساڵە کۆمەڵگای ئێمە بۆیە وای هاتووە لەبەرەوەی خێڕی بەڕێوەی بات بەڵام خەڵکانێکەیە کە پیاوی ئەم خێڕیانن ئەڵێن ئارام ئەحمەد جوێن ئەدا لە کاتێکا من بەڕاستی جوێن بە هیچ کەسێک نادەم و جوێن ئەخلاقی ئارام ئەحمەدانیە باشە بەڵام ئەو کۆمەڵگای ئێمە 30 ساڵە بۆیە ئاوای هاتووە لەبەرەوەی کە کۆمەڵێ ئینسانی خوێڕی و سەرسەری و دز و درۆزن و ساختەچی و لەبلەبانی بەڕێوەی ئەبن لە مەسعود بازاریەوە حتا هەموو سەرانی پارتیوێژێتی یەک شەریفی دیانیە یەک محتەرمی دیانیە هەمووی درۆزن هەمووی ساختەچی هەمووی دووڕوو هەمووی دز باشە عەزیزانی من ئالێرا قورئانە خوا درۆکە بە شەرەفی سوێنە خوا درۆکە باشە دەیان لە دوای دزیوە ئەڵێ بەخوا نان نێبی خۆین هەمووی ڕسووە وەکو شاناسی بڵێ ئەحەڕەش و وەکو هەر هەمویان خۆشەویستانی باشە ئێوە مراد و هاوڕەکانیتان کوشت ئەمە ڕاست و حەقەتێکی شەو لە موری خۆی لێدراوە بەڵام قسەیەک هەیە من لێرەوە بە ئێوە یاڵێم شێرێکی مردووی دەرەوەی قەفەس هێندەی 1000 شێری زیندوی ناو قەفەس شەرەفی هەیە بەڕاستی من بە هەموو بنەماڵەی بازانی ئەڵێم بە پاڤێڵ و بە قوباد و بە وەهاب و بە ئەژی و بە نازانم ئاسۆ مامەند و بە هەر هەمویان ئەڵێم ئەم قسەیە لە من وەربگرن بە هەر هەمووتان
بەقەدەر یەک تا قۆنەرەی مورادکانی کوردایی و ئەو سێ ڕەفیقەی شەرەفتان نییە لە منی وەربگرن بەڕاستی شەرەفتان نییە بەقەدەر یەک تا قۆنەرەی ئەو چوار نەفەرە ئەمە بێڕێزیش نییە چونکە ئێوە ڕێزدار نین لە حەقیقەتە بێڕێزی کاتێ بێڕێزیە کە تۆ بێڕێزی بە ئینسانێکی محتەرەم بکەیت بە ئینسانێکی شەریفی بکەیت بەڵام ئێوە نەشەریفن نەمحتەرەمن بەڕاستی ئێوە دزن جاردەن قاچاقچین دەرمانخۆرن پیاوکوژن ئێوە خائینی ئەم گەلەی ئێمن بەڕاستی ئێوە نیشتیمان فرۆشن ئێوە شەرەف فرۆشن لە حەقیقەت لەبەرەوە کەس دەڵێ ئارا مەحموود جوێنێ ئارا مەحمەد بێڕێزیەکە بێڕێزی ناکەم ئێوە قەت بینیوتانە ئارا مەحمەد قسەیەکی نزم خوا نەخواسە بە قەسابێ بڵێ بە بازرگانێ بڵێ بە کرێکارێ بڵێ بە عەرەبانچیە بڵێ بە پزیشکی محتەرەم بڵێ بە مەحامێکی محتەرەم بڵێ بە کاسبکارێ بڵێ نە هەرگیز نە چی قسە وتووە بە دزەکانم وتووە بە جەردەکانم وتووە بە مافیاکانم وتووە لەبەرەوەیە کە هەر کەسی ئەڵێ ئارا مەحمەد جوێنێدا ئەوە پیاوی دەسەڵاتە ئەوە نۆکەی دەسەڵاتە ئەوە دیفاع لەو دەسەڵاتە ملهوڕە پیاو کوژاکە باشە شاڵڵا پاڤێڵ و قوبات ئاسۆمەمەندی ترۆریست ئەژی ترۆریست هەزار جنان بدایە بە مورادکانی کوردەی بەس نیان کوشتنایە هەزار جنان بدایە بۆ سێ کەسە کە لەگەڵ یان ناشەیەکە بۆ سێ گەنجە قوڕ بەسەرە مناڵە فەقیرە بەس ئاوا بێشەرەفانە ترۆرێن نەکردنایە بەڵام چی بە ئێوە چی بە ئێوە بڵێ ئینسان کە ئابڕۆی نەبوو ئینسان کە شەرەفی نەبوو ئینسان کە کەرامەتی نەبوو ئینسان کە وڵات فرۆش بوو هەر ئەوەی لێ ئەوەشێتەوە کە ئێوە بەڕاستی لێتانەوەشێتەوە لێرەشەوە هەمووتان بیزانن لەم کەیسانە زۆرترین باسی پاڤڵی جلات تاڵەبانیەکرێ لەبەرەوەی کەسێکی شێتۆکەوە لە خۆواکەوە بلبایە و فڕی بە دنیاوە نییە لەبەرەوەی کە کەسێکە خەریکی دەرمانخۆری و ئالم بابەتانێ لەبەرەوەی بەجلی عەسکەری لەبەرەکە وا ئەزێ دنیا هەر بەمە کۆتایی پێێت زۆرترین باسی ئەو کراوە بەڵام قوبات سەری مارەکەیە قوبادە لووس شێخ ڕەزای تاڵەبانی ئەڵێ قەت نەکەی ڕەفاقەتی تاقمی لووس ئەگەر هەزار جاران وا لێ بکەی قسەی وات پێ ئەڵێن نەیگرێ قاموس قوبات پیاوە لووسکەلەکەیە باشە لەبەرەوە سەری مارەکە لەم کەسێشە قوباتی جەلات تاڵەبانیە چونکە قوبات ئینسانێکی جەبانە خۆشەویستە بڕۆن بە مێژوی بەشێتا بچنەوە تەواوی دیکتاتۆرەکان ئینسانی جەبان و بێشەهامەتن باشە هەر کەسێ پیاوە کوژێ ترسنۆکە بۆیە پیاوە کوژێ لە ترسی خۆی پیاوە کوژێ لە مردن ئەترسێ لە کوشتنی خۆی ئەترسێ بۆیە پیاوە کوژێ بەڵام قوباتی جەلات تاڵەبانی جەبانترینی زەلامە بۆیە پیاوە کوژێت باشە حتا لە کاتی مزاهرەکانە ئەوانەی سێ سایق ئەوانەی کەدار و گەرمیان ئەوانەی ڕانەوە قەڵازی ئەوانەی سێبانی هەمووی قوبات لە پشتیوە ڕاوەساوە فەرماندەکانی کۆ کردوتە وتەتی بە قوربانتان و ماڵی مامژار لە خەتەرە بیان کوژن هەمووی ئەو قوبات جەلات تاڵەبانیە باشە قوبات ساختە چێکەیە بۆ ئاگداریتان پاڤڵ شێتۆکە هیچ نییە لە خۆش دەکات و یەت و ئەڕۆتەرباتانە یعنی قوبات پاڤڵ ئەحمەق کراوە باشی قوباتی برای ئەدا باشی تاوانەکانی قوبات ئەدات باشە لێرەوە من بە لاهوری شەوجەنگیەڵێم هیچ کاتێ پشت بە قوبات نەبەسێ قوبات خوێڕێ پیاوە دەنی ئەدەنی باشە ئینسانی خوێر و دەنی زۆر خەتەرناکە لە حەقیقەتە من سوێنم خواردووە ئەو قوبات تاڵەبانیە لەم ئەوروپایە بزانم لە هەر وڵاتەکە شارەکە ئەچم بۆی ئەبێ شەقی منی بەرکەوێت ئەو قوبات جەلات تاڵەبانیە ئەبێ لە دەست بەدەستی من ڕسوا بکرێ بەس بزانم کەی دێتم ئەوروپایە لە هەر وڵاتێکی بێ کێشەم نییە بەس بۆ معلوم بێت ئەبێ شەقی منی بەرکەوێ بەڕاستی ئەو قوباتە شکە قوبات زۆر خەتەرناکە ژێرە پێیەکەنەیە لووسکە لە ئاساس و ئازادی خوازە بەڵام خۆشی ئەو نەپیاو نییە بە ئەچێ کۆمەڵی خوێڕی ئەنێرێ بۆ کوشتنی خەڵک لێرەوە با هەموو ئەوانەی کە داڕێژەری ئەم پیلانە سەخیفە بوون هەموو ئەو سەرسەری و شەلاتیانەی کە بەشداریان تیا کرد دڵنیا بندەوە دڵنیاتانەکەم لە خۆشمەوە ئەم قسە ناکەم بەو پڕی مەسئولش ئەم قسەیەکەم ڕۆژێ دادێ کە ئەو ڕۆژە نزیکە ئەبێ باجی تاوانەکانی خۆتان بدەن و ئەبێ تۆڵتان لێ بکرێتەوە پڕاوپڕ بەقەدەر ئەو کارە ساتە ئەبێ تۆڵتان لێ بکرێتەوە لە ئێوە بەڕاستی و خوێنشیان بە فیڕۆ ناڕوات لەوە دڵنیا بن کوڕێکی تر کە ئەمەوێ ئەم شەو بۆتان باسکەم ئەویش شامیل زلال ئەم کوڕە گەنجە قوڕ بەسەرە
تەمەنی 20 ساڵ تەنها مایەک و 4 ڕۆژە چووە ناوی خۆی نووسیوە بۆ دژە تیرۆر هەر بە خۆشی نەزانیوەکە کراوە بە دەستگای زانیاری قەسم ئەو شامیلەیە کە یەکێتی خۆیان کوشتیان ئەلەساس بۆ ئەوەی بڵێن مراد و ئەوان دەستیان کردوتەوە بۆیە ئەمای تەقیان لێ کردوون و کوشتونیان و ئەم کوڕە ئەوان کوشتیانە لە کاتێکە شامیل لە پشت لێدرا و یەکێتی یان جەماعەتی پاڤڵ و قوبادۆنە خۆیان کوشتیان بووە قوربانی ئەو کوڕە بەڕاستی ئەم کوڕە خۆشەویستان حتا بەرپرسی خۆشی نەناسیوە کە لێیان پرسیوە مەسئولەکەی کێیە نەیزانێ مەسئولەکەی کێشکە تازە بووە بە ئەرسا دژە ترۆر و حتا هیچ ناسنامەیەکیشی بۆ نەکراوە تا ئەو کاتێکە شەید کراوە هێشتا موشەیشی وەرنەگرتووە خۆشەویستە و هیچ دەورەیەکیشی نەبینیوە هیچ سەربازی بە هیچ جۆرێک دوو برایشی لە شەڕی داعشا شەید کراوە ئامۆزایەکیشی لە شەڕی داعشا هەر شەید کراوە ئەوە چ ڕۆژتەیە پەڕێ یەک کەسی ئەم تۆریستانە نەچوون بۆ لای خێزانەکەی لە یەکەم ڕۆژانەی بە کە ڕۆشتیانەوە کوڕەکەتان ئاوا بۆ ئاوا کوژراوە حتا تا ئێستا کا لەگەڵ ئێوە قساکەم مۆبایلەکە نەدەتەوە بۆ کەس و کارەکەی سەردانیشیان نەکردوون باشە پاڤڵ و ئەژی ئەو گەنجیان بۆچی کوشت خۆشەویستان ئەم شامیلە طبعا باوکی شامیل موادی 1945 دیارەژنی تری هێناوەتەوە هی گەنج بۆیە ئەم کوڕێ ئەو نەگەنجە بۆیە ئەبێ ئەوەش بزانن کە ئەو کوڕە واتە شامیل بە هیچ جۆرێ بەشداری ئەو کارە ترۆریستی نەکردووە وەڕانیشی نەبینیوە دوای ئەوەی ئەمانە هەرسێ ئەو کەسێک کە لەگەڵ مورادا بوون ئەیان کوژن شەیدیانەکەن مراد بە بریناری ئەگرن ئەیهێنن بۆ سێمانی و لەوێ مرادیش لەژێر ئازار و ئەشکەنجا ئەکوژن ترۆریەکەن تەرحێکی کردووە کە ئەم تەرحیان تەرحی قوبات بووە و توێتی ئەگەر کەسێک بکوژنەوە بۆ ئەوەی کە لەبارەی یاساییەوە بڵین ئەمانە ڕۆشتون مراد و ئەوان بگرن بەڵام تەقیان کردوێتەوە ئۆتا کارمەندێکمان کوژراوە بۆیە کە ئەوانش کوژراون بەڵام بیریان لەوە نەکردوێتەوە کە مراد بە بریناری ژیراوە کە بە بریناری و ئەسیری ژیرا ئەی بۆ بە ئەسیری کوشتان ئەو فیشەکە چییە بە ناو چاوانە نراوەکە ئێوە پێتانەوە ناوە و بە ئەسیری کوشتانە تەنها بۆ ئەو پاساوە ئەو شامی زلاریان هێنا کردیان بە قوربانی وەکو باسم کردووە لە نووسینیشە دوای تەواوکردنی پرۆسەی تیرۆرکردنی مراد لە ژێر ئازار و ئەشکەنجە و تەعزیبە تەلەفۆنەکەن بۆ شامیل کە بچێ بۆ لایەن ئەمیش گەنجە ئەڕوا بۆ لایەن لەوێ لە دواوە یەک شتی پێ ئەیکوژن بە فیشەکی ئینفۆر کوژراوە ئەو کوڕە ئینفۆرە چی ئەم چەکە ئەمریکیەکە لە کاتێکە نە مراد و نە هاوڕێکانی ئەم چەکیان پێ نەبووە ئەسڵن هەر پێیان نەبوو ئەم نەوە چەکە بەڵام ئەمان بەم چەکە کوشتیوانەوە واتە یەک فیشکیانەوە بە پشێوە لە دواوە باشە پاشان پەیوەندیان بە کەس و کارەکەیەوە کردووە کە وەرن کوڕەکەتان لە ڕووداوێکی ئاوا کوژراوە و شۆراوە و کفر کراوە وەرن تەرمەکەی بەرنەوە تەرمەکەی یانەتەوە کاتێککە کەس و کاری ئەیکەنەوە ئەزانن کە نەشۆراوە و نەکفر دفن کراوە نە هیچ سێریشەکەن کە چۆن کوژراوە ڕێگەیش نەدراوە کە تۆ بەرعەدلی بیبینێت و دکتۆر بیبینێ پزیشک با بڵێن بڕیار بداکەمە چۆن و چۆن نەبووە ئاوایان لێکردووە بۆ بەیانەکەیشە کەسێک بە ناوی شێخ جەمال ئەچێت سەردانی کەس و کارەکەیەکە وە کۆمەڵی قسەی قۆڕ لەوێ فڕێدا لەوێش هەندێکیان دەریان کردبوو باشە ئاوا شامیل بوو بە قوربانی ئەو ڕووداوە خۆیان ئەویشیان کوشت واتە 4 کەس کە مراد و سێ هاوڕێکەی بووە شامیلیش کە گوایە کارمەندی ئاسایش بوو و بەدەستی ئەوە کوژاوەکە یەکێتی خۆیان کوشتیانە 5 کەس لەوێدا بوون بە قوربانی مەرامە گڵاوەکانی پاڤێڵ و قوباد و شاناز و ئاسۆ مەمەند و ئەم ساختە چیانە بەڕاست ئەمە کولی ڕووداوەکە بوو کە بۆ ئێوەم باس کرد خۆشەویستە من هەمیشە دژی هەموو ترۆر و کوشت و بڕێ ئەگەر لە جیاتی مرادکانی کوردەی قوباد تاڵەبانی ئاوا ترۆر بکرایە هەرەو قسانەمە کرد پاڤێڵیش وا ترۆر کرایە هەرەو قسانەمە کرد چونکە ئەگەر کەسێک خەتایەکی هەیە تاوانێکی هەیە بیگرن بیخەنە زیندان و بە باجی تاوانەکەی بدا بە ئاشکرا نەک تۆ بچی ڕەشە کوژی بکەیت
لەبەرەوە پافێڵی جەلات تاڵەبانی قوباتی جەلات تاڵەبانی ئاسۆ مەمەند ئەژی دەستگای زانیاری ئەبێ ئەو ڕاستیە بزان کە تاوانباری ئەسلی بکوشی ئەسلی ئەوانن اینجا بەشکەکانیان چونکە ئێوە ئەوانتان نردووە بۆ کوشتنی ئەمە ئەگەر ناتوان لە خۆ بڕۆن خەڵک کوژن کەواتە ئێوە تاوانبارە ئەسلەکە هەموو ساڵە لەم ڕۆژەیە واتە هەموو ساڵە شەشی مانگە ئەبێ هەزاران هەزار تف بکەین لە ئەو تۆریستانەی کە ئەو کاریان کرد زۆر کەسیت پێ بەڵێ کاگەرام کاکە مرادێکێتی بوو مرات خۆی خراپەی کردووە ئەوەی کردووە ئەوەی کردووە ئەمە نایخوا ئەم بابەتە ئەمە جیاوازە نابێت تێکەڵ کرێ بەڕاستی ئەوانەی کە مرادیان کوشتووە خۆیان سەری مارەکەن لە دزی و خیانەت و کاری جەلادانە و تاڵانکاری و قاچاقچێتی و هەموو شتێک کوشت و بڕوو تیرۆرەکە لەسەر ڕای جیاواز بووە لەسەر گەندەڵی نەبووە لەسەر دزی نەبووە لەسەر خراپەکاری نەبووە لەسەر کوشت و بڕۆەوە نەبووە لەبەر ڕای جیاواز بووە لەبەرەوە بووە کە ئەم مراد و ئەمانە پشتیوانی لاهوری شەرجەنگیان کردووە کە کەسی یەکەمی یەکێتی بووە بەپێی بەرنامەکانی کۆمەڵە باش نییە ئەمان لەبەر ئەوە تیرۆر کراون کە لە کودەتاکەیە پشتیوانی لاهوری شەرجەنگیان کردووە لەسەر هیچی کرد نەبووە سەر ئەوە نەبێ خۆمە ئەمە بۆ هەموو کەسی ڕوونە کەواتە ئەمە تاوانە جەریمێ وەکو گەنجەکانی دووکان کە پێم وایە ئەمڕۆ ئازاد کراون تۆ سێری ئەو فەزاحەتە خۆشەویستە کۆمەڵێک گەنج تۆ بچی بیانگریت سوێنتان لەسەرم نییە خۆشەویستە بۆ خودایی کە هەمووی دروست کردووە ئەو شوێنەی مەڵبەند کە سووتێنرا جەماعەتی شاناس خۆیان سووتان بوویان باشە بۆیە خێرش کوژانیانەوە بۆیە خێرا چەتۆ ڕۆژت لەوێ قسە باسی کرد لەسەر ئەو مۆزوعە شاناس خۆی خەڵکی ناردبوو سووتانیان بۆ ئەوەی فۆڵزا بنێنەوە بڵێن ئەها چیەکەن ئەوەی دوکانیش مەکتەبە سووتاند و ئەمانە هەر جەماعەتی شاناس خۆیان خەڵکیان ناردبوو بۆ ئەوەی کە لە دوکان گەورە بوو بۆی شتەکە ئاوا لێ بکەن هەمیشە کە وەختێ مساهرە ئەکرێ جەماعەتی یەکێتی و پارتی پیاوەکانی خۆیان ئەنێنن ناو خەڵک بۆ ئەوەی شوێنی حکومی بسووتێنن دایرە بسووتێنن مەکتەبە بسووتێنن بۆ ئەوەی بڵێن ئەها ئەوە خەڵکە ئاژاوە چییە و خەڵک دای مافەکانی خۆی ناکات و ئەم گەنجانە ئەمانە ڕاست ناکەن و ئەوە تا مەکتەبە ئەسووتێنن و ئەوە تا ماکەن تاکەی ئێوە لەمانە تێناگەن خۆشەویستە تاکەی خەڵک لەم مۆزوعانە حاڵی نابێت بابا ئەوە هەمووی تاکتیک و فتوفێڵی ئەمانەیە کاتێککە خەڵکی قوتابی یەتە سەرشەقام یەکێتی خۆی تۆ کۆمەڵی خوێڕی ئەنێرێ هەتا مەکتەبەیە بسووتێن و شوێنێ بسووتێن و دایرێ بسووتێنن بۆ ئەوەی بڵێن خەڵکینە ئەمانە ئاژاوەچی و فەوزەوین و ئەمانە ئەماکەن و ئەواکەن و ئەمە دای ماف ناکەن و ئەوە ئاژاوانێنەوە ئەمە ئەسی مەسەلەکەیە هەمووی خوانم کارە ناکەن خۆشەویستە تۆ بێ ئەم گەنجانە بگریت ئەم جلیان لە بەرکەیت بڵاوی کەیتەوە وەکو ئەوەی تاوانێکی زۆر مێ بەڵێ کە عەفوی گەنجەکانی پیرەمەگرن توا ببورن وتم ئەوە گەنجەکانی پیرەمەگرن بەڵێ باشە تۆ بچی ئەم کارە بکەیت و جلیان لە بەرکەی ئەم جلیا پرتەقاڵیانە وەکو ئەوەی کە داعش ئەسیرەکانی ئەگەری پێشمەرگە ئەم جلێ لە بەرەکردن تۆ بێ ئەمیان لە بەرکەیت ئەمەیە شەرمەزارێ بەڕاستی من وتارێکم نووسی لەسەر مدیری ئاسایش کە هیوای کێ مامۆستا ئەحمەد کێ باش نییە کە باوشێک بۆ لە قوربانیەکانی دەستی ئەمن ئێستا خۆی ڕۆڵی هەمان ئەو جەلادانە ئابینێت کە باوشیان تەعزیبەیە لە ئاسایش لە ئەمنی سیستێمانیا بەڕاستی ئەوە زۆر کارە ساتە بەڕای زۆر کارە ساتە تۆ باوکی مامۆستا ئەحمەد بێ لەو ئەمنەی زووە کە ئەمنی بەعز بووە تەعزیب درابێ سوکاتی پێکرابێ لە دواییە برابێتە بەردەم پەتی سێدارە تۆ خۆت ببی بە مدیری ئەو ئەمنە و هەستی تۆ تعدا لە مناڵانی کوردستان بکەی سوکایەتیان پێ بکەی جلی پرتەقاڵیان لە بەرکەی ئازار و ئەشکەنجیان بدەیت تۆ سەریە یعنی ئەگەر ئێستا مامۆستا ئەحمەد زینو بێتەوە بە هیوای کوڕی ئەڵێ تۆ خەریکی چی بەزمێکی کاکە من خۆم لەوێ تعدام لێکراوە من خۆم لەوێ ئیهانم پێکراوە من خۆم لەوێ تەعزیب دراوم ئەرێ کوڕەکەی من تۆ خەریکی چیت بەڕاستی ئیشێکی ئەخلاقی نەبوو بیدۆزیتەوە و واز لە مشتە قۆڕانە بێنی باوکی وای پێ ئەڵێ یەکسەر من بڕواناکەم مامۆستا ئەحمەدی باوکی هیوا بەو کارەی کوڕەکەی ڕازی بێ شتیوان نییە بەڕاستی ئەگەر ئێستا باوکی زیندوو بێتەوە ئەوەی پێ قبوڵ ناکرێ با کوڕەکەی ئەڵێ تۆ بووی بە جەلاد تۆ بووی بە بکوش تۆ بووی بە تەعداکەر
تو بووی بە ملازم عەلی و ملازم عەلا و ملازم محسین لە سلێمانیە وەکو وەسا حەسەنی گەشکار وای پێ ئەڵێ بەڕاستی ئەگەر من هیوا بوومایە وە کوڕی مامۆستا ئەحمەد بوومایە هەر ئەم شەو ئیسیقالەم لەو ئیشە بێ ئەخلاقیانە ئەهێنا کە ئاسایشیە بەڕاستی ئەسڵەن ئاسایش بوون ئەمن بوون شەرمەزاریە خۆشەویستە باشە لە ئاسی دنیایە هەموو ئەمن و ئاسایشێ سەگی دەسەڵاتە باشە سەگی دەسەڵاتە بەڕاستی لەم هۆڵەندایە پۆلیس سەگی دەسەڵاتە دنیا هەروایە بەڕاستی لەبەرەوە بۆ هیوای مامۆستا ئەحمەد شەرمەزاریە چاوەکەی بن ئەم قسانەی کە من ئەیکەم ئەزانم پێ ناخۆشە باشە بەڵام ئەڵێ دۆست ئەوەیە ئەو گرێنێ دوژمن ئەوەیە پێکەنێ من پێ ناکەنم بەڕاستم من ئەمەیە بوو گرێنم بۆی عەقڵ بێتەوە ئەو کە لە وازە و ئیشە قۆڕانە بێن ئەوە عەیبە عەرەبان چێتیکەی باشترە لەوەی مدیری ئاسایی سلێمانی بین مدیری ئەمن بوون جێگەی پۆستێکی شەرمەزارانەیە لە ڕاستیە پۆستێکە جێگەی خەجاڵەتیە پۆستێکە عەیب و عارە هێنێ پۆستێکە مێژووی خۆت و مێژووی باوکیش ئەخاتە ژێر پرسیارەوە وازی دەبێنە بڕۆ ژیانێکی شەرەفەتمەندانە بۆ خۆ جێبەجێ بکە واز لەوە بێنە کاکە وازی دەبێنە هەموو حیزبە کوردیەکان لە هەرێمی کوردستانە هەر یەکیان بە جۆرێ لە مێژووە چووەتە ناو پیسچرین زەرکاوی خراپەکاری و تاڵانکاری کە پارتی و بنەماڵەی بازانی قیزەونترینیانە باشە ئەمانە لە ناو زێرابە ئەژین خۆشەویستانی لە ناو منهۆڵە ئەژین ئەمانە تاوانی وان کردووە مەگەر سەدام و بەعس کردی بێتیان بەڵام دۆخی ئێسەی یەکێتی ئەو ساتەیە کە ئەوێ لە خراپەکاریە لە بەعس و لە پارتیش تێپەڕێنێ وە خۆی بخاتە ناو تونێری داعش لە حەقیقەتا یعنی وەکو ئەوان بۆ ڕێگایە بڕوە لەبەرەوەیە کۆمەڵێک گەنج ئەهێنێ ئەم جلایان لەبەرەکە و تیجەکەنە بڵاوی ئەکاتەوە و بێحورمەتیەکە بە هەموو گەنجانی کوردستان بۆیە من دەمێکە هاوارەکەم خۆشەویستان یەکێتی ڕوود بۆتەوە باشە یەکێتی بستێ بەرجی حیا و شەرافەتی پێوە نەماوە خۆشەویستانی من ماسکەکەی لە ژێر پێیا کەوتووە شانۆی درۆکردن و نمایشکردنی هەرسی هێناوە هێنی یەکێتی خۆشەویستانی من دۆڕاندوێتی بۆیە ئێستا شاناس پاڤێڵ قوباق لەسەر ڕێبازی داعش ئەڕۆن بەڕاستی لەسەر ڕێبازی ئەبوبەکری بەغدادی حیزب نوێیەکەنەوە وەکو هێزێکی فاشست هێزێکی پیاوکوش هێزێک کە پڕە لە بێحورمەتیکردن پڕە لە سوکایەتی ئەوەیە باش نییە ئەوانە ئەیانەوێ کلکیان لە پاشنەپێی هەموو ئازادی خوازان بەئاڵێن منەمەوێ لەم بەحسا ئەوە بە ئێوە بڵێن پارتی وێشێتی بەدزسترین بوونەوەری مێژووی مرۆڤایەتین خۆشەویستانی من قەترە حەیان نەماوە دەکاتێکە ئەم کوڕانە ئەگە سەیریان کەی زۆربیان خوارد تەمەنی 18 ساڵانن ئەمانەی کە جلی پەتەقەڵیان دەبەرکراوە لەم ئی مزاهرەکانە ئەگەر لە کۆمەلگاکی مەدەنیا بێ ئەگەر لە یاسایەکی ئینسانیا بێ ئەمانە کەمترین سزا ئەدێن حتا ئەگە ئیشەکەیشیان کرد بێت چونکە خوار 18 ساڵ من خۆم حەزەکەم یەکێتی لەمە خراپتر کات حەزەکەم پارتی لەمە خراپتر کات حەزەکەم زۆرترین تاڵانی کەن زۆرتر بکوژن زۆرتر تعدا بکەن زۆرتر سوکایەتی بکەن زۆرتر بێحورمەتی بکەن زۆرتر تعدا بکەن زۆرتر بڕفێنن چونکە کورد یەک قسەی هەیەڵێ هەموو شتێ لە تەنکیا بچڕێ بەڵام زوڵم لە قەوێتیە دڵنیاتانەکەم زوڵمی یەکێتی پارتی لە قەوێتیە لەو پڕی قەوێتیە ئەپچڕێت و ڕسوا بن ئەکەونە بەردەم پێی خەڵک لە منی ببیستن خۆشەویستانی من هەر لەو کاتەیە کە ئەو قوتابیانە وایان لێکرا بابەتێکم نووسی لەسەر عەلی حەمە ساڵە با ئەمەشتم بۆ باسکەم خۆشەویستان ئادەی کوڕەکەی حەمە ساڵم بۆ بانکەن من لە خۆمەوە قسە ناکەم
حەسەکەم بزانن من هیچ کاتە ڕقم لە عەلی حەمە ساڵح نەبووە چونکە عەلی بۆ من خراپەی نەبووە یەک جار بینیومە ڕێزیشی لێگرتوم زۆر زۆریش بەڵام باسەکە ئەمە نییە بەڵام من پێم وایە ئەوەی کە عەلی حەمە ساڵحەکان خزمەتی یەکێتی و پارتیان کردووە کادرەکانی یەکێتی و پارتی نیان کردووە عەلی لە یەک کاتە پیاوی پاراسنە لە یەک کاتە پیاوی قەیوانە لە یەک کاتە پیاوی شێخ ئەحمەدی نۆکانە عەلی لە پارەیە غەرق بووە خەنی بووە بەڵام زۆڵە خۆی دەرناخات بابەتەکەی منەوە بوو کەوتم لەم کاتەیە لەو کاتەیە کە قوتابیان هاتنە سەر شەقامەکان و یەکێ لە سەرسەریەکان یەکێتی شەقی لەسەری قوتابیەک هەڵدا عەلی هاتە سەرخەت وتی من تەلەفۆنم بۆ کاک قوبات کردووە و پێم وتووە کە ئەو کەسە بگیرێتی بەسەر چاو ئێمە و کەسە ئاگیر و ئەیخەنە زیندانەوە بۆ بەیانەکە شاوتی بەڵێ گیرا و خراوەتە زیندانەوە منش پرسیارم کرد کە کوا کرا نەخێر نەکرا جا ڕەنگە ئێستا زۆر گەمژانە عەلی بیڵێ جا کاکە من چی بکەم من ئیشەکەم کرد بە قوبادم وت بەڵام قوباد ڕاستی نەکرد سەرەنگە عەلی وا بیڵێ بەڵام وەڵامەکەی ئەوەیە کە ئارام ئەحمەد یاتەوە پێی ئەڵێ ئاخر هەی نەزان هەی ساوی بکە تا ئێستا کێ بینیوێتی پارتی وێشێتی ڕاست بووە بوو بن هەموو مناڵیش کوردستان ئەزانێ کە یەکێتی و پارتی جگە لە درۆ هیچ شتێکی تر نییە ئەو کەسەی کە باوەڕ بە یەکێتی و پارتی و بە قەولی مەسئولینی یەکێتی پارتیەکە یا خۆی درۆزنە یا گەمژەیە ڕاست بەڵام عەلی بۆیە وای کرد بۆ ئەوەی ناڕەزایەتەکانی خەڵک لەو کاتەیە کە دژی ئەو شەڕۆشاندە نەبوو خاو کاتەوە وە کردیشی ڕۆڵیشی بینی چکە خەڵک خاو بۆتێن ئەوە تا عەلی قسەی کردووە لەگەڵ هینا لەگەڵ قوبادا و ئەو کەسەی گیراوە و کێشەکە حەلە بۆ ئەلەم بابەتانە هەمووشی درۆ دەرەسە بۆ ڕاستی هەمووشی ژێربەژێری خۆی بوو لەگەڵ قوبادا عەزیزانی من نە عەلی حەمە ساڵح و نە هیچ کەسێک ئێژگار ئەو نەش ئەحمەق نییە بڕوا بۆ بکە کە قوبات تاڵەبانی ئەفسەرێکی خۆیان بخاتە زیندانەوە لەسەر شەقی لە قوتابیەک هەڵاوە شتیوان نییە کاتی خۆشی لە حەفەی شوباتە هەر ئەمانە بە هیوای لقی چۆرن ئەوت ئەیان و کاک مەسعود هیوا بە دادگا چونکە کوشتوێتی و ئەوەی کردو ئەوەی کردووە هەمووشی درۆ دەرەسە بۆ ڕاستی ئێوە 30 ساڵە بینیوتانە پارتی وێشێتی یەک لە پیاوەکانی خۆیان دادگاییکەن لەسەر دزی لەسەر تاڵانی لەسەر پیاو کوشتن لەسەر ئیهانەکردن بە خەڵک شتیوان نییە بەڕاستی قوبات تاڵەبانی یەکێکە لەو کەسانی کە لە هەموو مزاهرەکانە فەرماندەکانی خۆی کۆ کردوتەوە هانی داون بۆ ئەوەی ئازاری خەڵک بدەن و بۆی تەقە لە خەڵک لەسەرەوە باسم کرد کە قوبات کەسێکی نووسکەلەی جەپانە جەپانیش لە دەستی خۆی پێواکوش کەچی گەمژەیەک کۆمەتێکی بۆ من نووسیوە ئارام ئەحمەدەوە وەرەوە کوردستان و نیو ئەوەی عەلی بکەم وەڵڵاهی براکەم ئەگەر وەکو عەلی بکەم ئاوا بم بە جاسوسی پاراستن هەزار یەک و عەلی ناتوانێ هێندەی ڕۆژێکی من کارکە لەو کوردستانەیە چەند خۆشە 8 ساڵ ئەندامی پەرلەمان بیت بە موچەی باشەوە باشە سبێنێ خانشین ئەبێ هەتا ئەمرێ موچەی باشی هەیە لە سێبانی هەولێر بۆ خۆ پیاسە بکەیت ڕۆژێ پیاوی پارتی بیت ڕۆژێ پیاوی یەکێتی بی ڕۆژ هەیە قوبات و پاڤەڵ بی ئێوارە لە قەیوان بیت لای برادزەکان شێخ فاخیرە بزن فرۆش و ئەوانە ئێوارەکەی لای شێخ ئەحمەدی نۆکان خەریکی نۆکان خواردن بیت باشە شەو و ڕۆژیش لە هەرچی میدیاوە خەریکی هەڵەوەڕی بیت گوایە باسی گەندەڵی و دزێتی و قەزاقچێتی یەکێتی و پارتیەکەی یەک کەسیش لە گوڵ قاتلی پێ نەڵێت باشە ئەمە بە خۆشەکەی گومانە جا تو شەرەفتان سیاسەتکردن و ڕەخنە لەوە خۆشتر هەیە ئاوا وەکو گای دابەستە شاهانە بۆ خۆ بژیت و قسەی زلیشکەی ئەندام پەرلەمانی بێت خۆش ناوە باسی هەموو شتێکیشکەی موچەی باشیش هەبێ لەولێ سێمانیش بۆ خۆ پیاسە بکەی کەس لە گوڵ کاتری پێ نەڵێ خەڵکیش گەمژەی بڵێ وەڵا عەلی شتی باش ئەکات و ئەمە ئەوە ئەکات وەڵا برا سیاسەت ئاوا خۆش چاکی خوایەتی ئاسانترین شتە وەڵا عەلی گەندەڵی دەرەخا وەکو خەڵک نەزانێ لە مناڵێکی شیرە خۆرەوە تا پیاوێکی 100 ساڵە ئەزانەیە پارتی وێشێتی و گۆڕان دز و جەردە و مافیا و قاچاقچین وڵات فرۆش و کوردکوژن هەموو کەسی ئەمازانێ
ئەوەی کە عەلیەیکە بنەماڵی بازانەی و پارتی و یەکێتی زۆریان پێ خۆشە. عەزیزان بیرکەنەوە یەک کەس لە هەولێر و بادینانە ناتوانێت کۆمنتێ بنووسێت ئەخێتە زیندانەوە، لەسەر ئیمۆجی ئەخێتە زیندانەوە، تەنها داوای موچەیەکە وەکو مامۆستا بەدەر یەک ساعت زیندانەوە. باشە کەسی عەلی 24 ساعتە قساکە یەک کەسی باسی ناکە، یەکێتی پارتی یەک قسەی پێ ناڵێت، کەس ناڵێ خەڵکی شێت و بۆ واڵیت. ئەمە بەگوێی چیە چێ زەحمەت دەبێت؟ چونکە کارەکانی عەلی بە قازانجی پارتی بێشێتیە. ئەگەر بەزەلەری یەکێتی و پارتی وایە قابلە یەکێتی و پارتی بۆ عەلی ئەوەندە دیموکراسی بن و بۆ شێروانی ئەوەندە دیکتاتۆر بن، پشتیوانی خۆشەویستانی بن، عاقڵ بن، عاقڵ. من لە خۆمەوە قسە ناکەم. ناکرێ یەکێتی و پارتی بۆ عەلی ئەوەندە دیموکراسی بن، بەڵام بۆ سۆران عومەر لە پەرلەمان دەریان کرد لەسەرەوەی کە باسی کۆمپانیای کار و سلێکتیڤەکەی مەسوود بازانی کرد، دەریان کرد لە پەرلەمانە، ئاوارە کولەتیان دەکرد قسەیان دەرەوە سۆران عومەر، خۆمان لەبیرمان، بەڵام بۆ عەلی هەموو شتێک کراوە کەسێکی پێ ناڵێ خۆشەویستە، لەبەرەوەی کە هەرچی ئەڵێ بە قازانجی ئەو دەسەڵاتێ. کێ بینیوێتی عەلی ئەو نەپیاو بێ بە یەک دەر باسی مەسعود بازانی کە، باسی نێچیر کە، باسی مەسوور کە، باسی کۆمپانیای کار و ستێرک و قەیوان و نۆکان کە، کێ بینیوێتی؟ ئەگەر پیاوە بە باسییان کە سەفەرێ دێ. چونکە لە هەموو ئەوانە ئەخوا عەلی بە بەرنامە دژایەتی ئەو گروپ و تاقمانە ئەکا کە ئەوانش هەر گەندەڵن ڕاستە، بەڵام دژی ئەمانی ترن. عەلی ئەم شەڕە ئەکا بەڕاستی، شەڕ بۆ پارتی و یەکێتی ئەکا، بۆ کۆمپانیەکانی ئەوانەکە. ئەوە لە کاتی کودەتاکەی 8 تەمووزە عەلی هاتە سەرخەت، هەموو دەنگکەشی ماوە خۆشەویستان، وتی قاچەتی نەما، فڕۆکەخانەکە پاک بوویەوە. دوای 6 مانگە ڕۆژانەیە ئەڵێ قاچەتیەکە هەر ماوە، ئاوا ئەڵێ، چونکە ئەو کاتە پارتی وای پێویست بوو، ئێستش ئاوایان پێویستە. عەزیزان حەزەکەم یەک شتێک پێتان بڵێم، ئەمە یەکەم جارمە قسەی دەکەم لەسەر ئەم مەوزوعە. تا ئێستا نەک تەنها پارتی وێشێتی، چەندین دەستگای مخابەراتی ناوچەی و ئەملا و ئەولایی ژێربەژێر لەگە منە هەوڵیان داوە لە کەسی دووهەم و سێم و ڕاستەوخۆش نەبوو بێ لە ڕێگەی خەڵکی ترەوە کە کاریان بۆ بکە. کاتێک کە من ڕەفزم کردووە وە پرسیارم کردووە باشە بۆچی ناو ئەو خەڵکەیان من بۆ ئارام محەممەد من چیم لە هۆڵدا بۆ خۆم دانیشتوم، تۆ ئیشی بە من چییە؟ وەڵامەکەیان تەنها ئەوە بووە تۆ کەسێکی سەر بەخۆی، خەڵی ژۆ لێ ئەگرێ، خەڵک باوەڕی پێەکە، بەڵام باوەڕ بە ئێمە ناکەن. ئەگەر تۆ شتەکان بڵێ باوەڕی پێکەن ئێمە بڵێن باوەڕ ناکەن. عەلی حەمە ساڵح ئەم ئەرکە جێبەجێیەکە بە ناوی سەر بەخۆیەوە، بە ناوی ئەمەوە کۆمەڵێک گەمژەی ناحاڵی بێبیرکردنەوە باوەڕیان پێهێناوە. ئێوە لە خۆتان ناپرسن خۆشەویستان بۆچی من 25 ساڵە لە هۆڵەندا گیرم خواردووە لەمدا ناخەیە، ناتوانم بچمە تورکیش، ناتوانم بچمە ئێرانیش، ناتوانم بڕۆ بەغایش، بۆچی ناتوانم بجوڵێمەوە؟ تەنها یەک نهێنیتیایە، لەبەرەوەی کە نابمە پیاوی کەس. بەیانی ببمە پیاوی هەر لایەن و دەستگایەک هەموو کوردستان بە ئارەزوی ئەگەڕێن، بەیانی ببمە پیاوی پارتی لە هەولێر بخۆم پیاسەکەم، لە سێوانی پیاسەکەم قسەی لیژەکەم، ڕەخنەش لە پارتیەکەم بە ئارەزی خۆم، لە یەکێتیشی ئەگرم کردە دۆنە قسە بکەم، لەبەرەوەی کە ژێربەجێ کلکم کرێداوە لەگەڵیانە. بەڵام وەکو ئەبینن 25 ساڵە من لە داناخە گیرم خواردووە ناتوانم بۆ پیاسەش بڕۆم بۆ تورکیا، بڕۆ پیاسێ بە ئێران ناکەم بە نمونە، وەکو ئەو خەڵکی چۆنە ڕوات، یا بۆ بەغا یا بۆ ئەمانە، بۆ لەبەرەوەی من کلک گرێ نادەم، سەر بەخۆم هەتا هەتایشە هەروە بچ. باشە با قسەیەکی تیشکەم، بڕیارنامەی قەکەیە دەنگنووزەڵێکە جا دەبەنگی واردنیە نێ خۆشەویستان، دەبەنگی وا دایک نەیخستۆتەوە. هەبەتە شایانی ئەوە نەبوو من باسی کەم، بەڵام بەرحاڵ هەروە تۆزێ بۆ خۆشی بۆ گاڵتۆ گەپ. ئەم ماوەیە سەری ساڵ قوبات بردووی بۆ دوبەی و لە دوایشە فیزەی بۆ کردو و هاتوو بۆ فەڕەنسا و سویسا و ئەلەم بابەتانە. ئەم کوڕە کاتی خۆی چایچی بوو لە تەلەڤیزیۆنەکەی حەمەی حاجی مەحموود، تەلەڤیزیۆنی جەماوەر کە من ناوم نابوو تیڤی سەماوەر، چونکە سەماوەر شەشاکە لێ کۆ بێتەوە تاوە جەمالیش هەروە بوو لای خەتا تیڤەکە. ئەم کوڕە لەوێ بۆ خۆی چای تێکە چای جێڕا، هاتە لای گۆڕان و بە ساختەچێتی و نووزەنووز و دەستبڕین و مەسەڵچێتی ئێستا بۆ بە خاوەنی ژیانی خۆی و خاوەنی زۆرترین پارە و ژیانی شەهانەی خۆیەتی.
دەچی ئێستا ئەڵێ من قوتابی کاکەنەوە باشە کورە قوڕ بەسەری دامە یاڵێکی وەڵا گۆڕان هەڵەسێنینەوە والله من لێرەوە بە هەمووتان ئەڵێم ئەو بزوتەوەی گۆڕانە هەرچی ڤیاگرای دنیا هەیە بیخواتەوە بیخوا قوتی بە تازە هەڵناسێتەوە وەکو مار تۆپیوە ئەبێ بەسی سیژن برێ بەڕاستی ئەو بزوتەوەی گۆڕانە باشە والله ئەو عومەری سەیعەلیە کە تڕی ڕێەوە سیماوە ئەبێتەوە بە 14 ساڵی بەڵام گۆڕان نابێتەوە بە 14 ساڵی پاشان با یەکشتان پێڵم بۆ تاریخ ئینسان ئەبێت ئەو نیش گەمژە نەبێت مەلا مستەفا مەسعود بازانی جەلال تاڵەبانی چەندە قوتابخانەیان هەیە و ڕێبازیان هەیە کاگنوشێنش ئەوە ڕێبازی هەیە ڕێبازی چشتی چی کاکە ڕێبازیان کۆ ئەمانە کۆمەڵە چەتە بوون بەو شاخ و چێوەوە کاتی خۆی بە ناوی کورد و کوردستان و ڕزگاریەوە لە دوای یەک بە بۆنی شەڕی خەلیجەوە سەر حازری لە کوردستانی باشوورە هەر هەمویان دەیان ملیادۆرەیان دزی بۆ مناڵەکانی خۆیان کاک مەسعود بۆ مناڵەکانی خۆی مامزا بۆ مناڵەکانی خۆی کانوژە بۆ مناڵەکانی خۆی تەوا ئیتر دەمان مەکەن بە ڕێباز و نازانم قسە قۆڕانە نایخۆر حەقیقەت من لەو جاتر کاتان ناگرم خۆشەویستانی من تیرۆرکردنی مرادکانی کوردەیی و هاوڕێکانی پەڵەی شەرمە بە نێو چاوانی یەکێتیەکەی ئەمڕۆی دەباشان بە تەختی ناوچاوی شانازی بڵێ حاڕەش پاڤێڵی جەلال تاڵەبانی قوبادی جەلال تاڵەبانی ئاسۆ مەمەند ئەژی وەهاب هەڵەبجەیی لەگەڵ ئەمانەتە وەهاب و ئەمە پسکۆلەکانی خوارەوە حقیقەتە بەڵام پەڵەی شەرمە بە ناوچاوی ئەوانەوە خۆشەویستانی من هەمیشە هەروە ئەمێنمەوە لە هەر شوێنێکی ترۆر هەبێ من دژێ بم لە هەر شوێنە پێشەرکاری هەبێ من دژێ بم حەقم نییە ئەوەی ترۆر ئەکرێ لەگەڵ خۆم بووە یا لەگەڵی خۆم نەبووە نەیارم بووە یا دۆستم بووە ئەمە بۆن فەرق ناکە چونکە من بڕوایەشی قوڵم بە ئازادی هەیە باشە تەواوی ئەو کەسانشی کە ڕۆژە ڕۆژان دژی من بوون و نەک ڕۆژە ڕۆژان هەمیشە دژی من بوون ئەگەر تیرۆر کرێن من دیفاعیان لێ یەکەم سوکەتی پێ بکرێن من دیفاعیان لێ یەکەم چونکە ئازادی زۆر لەوە فراوانترە من و تۆ تەنها بۆ گروپەکەی خۆمان بەڕەوای بزانین من ئازادی بۆ هەموو گیان لەبەرێ بەڕەوا ئازانم بۆ هەموو گیان لەبەرێ ئەگەر نیارەکەشم بێت وەکو چەندجار وتومە ئەگەر بەیانی پاڤێڵ و قوباد و مەسعود بازانی وەکو مرادکانی کوردی شوێنێکە تیرۆر کرێن من بەڕاستی پشتیوانیانەکەم و پێم ناخۆشە و من لەگەڵ ترۆر و کشت و بڕانیم و لەگەڵ ئەو کارە وەحشیانیانیم بەڕاستی هەر ئینسانە دنیای خراپەکاریەکەکە یاسایەکە بێت و بتوێت بە پێی یاسا بەبێت دو دەرەسە و دەست بڕین ئەو بکە بەڵام مرادیکانی کوردەیی تەنها و تەنها لەگەڵ هاوڕێکانیە لەسەر ئەوە تیرۆر کران بەدەستی پاڤێڵ و قوباد لەبەرەوەی کە لەو کێشمەی ناوێچێتیە دایانە پاڵ لە هەوری شەرجەنگی ئەگەر لە پاڵ پاڤێڵ و قوبادا بوونایە ئەوە هیچیان لێ بەسەر ناهات بەڵام ئەو کاتە مێژوێم ئەدۆڕان ڕسوا بوون لە حقیقەتە لەگەڵ حرمەت مابوویان ئێستا بەڵام ئەوان بە کوشتنی خۆیان بوون بە کۆمەڵێک سمبولی ئازادی و بوون بە کۆمەڵی ئینسانی شرافەتمەند کە خاوەنی بیرروڕا و قەناعەتی خۆیان بوون و تا کۆتایی لەسەری ڕاوەستان نەک وەکو ئەو خۆفرۆشانەی کە دایمەر دەوری لاهوری شەرجەنگیا بوون لە دواییە بۆ پارە بوون بە پیاوی پاڤێڵ و قوباد بەڕاستی ئەمانەی کە لە دەوری لاهورا بوون و بوون بە پیاوی پاڤێڵ و قوباد ڕسواییان بۆ ماوەتەوە لای هەمومان سوکن بە حقیقەت لای هەمومان سوک و سەلیمن لە مێژوشا سوک و سەلیمن پاڤێڵ و قوباد خۆشیان ئەزانن کە ئەمانە سوک و سەلیمن بەڵام مرادەکان ئەو گەنجانەی کە لەگەڵیان نابوون هەموو کەسێک ئەزانێکە خاوەنی قەناعەت بوون و خاوەنی شەهامەت بوون و خاوەنی پیاوەتی بوون بۆیە لەسەر بیر و باوەڕی خۆیان سوور بوون ژیانش لەسەر دانا پەشیمان نەبوون بەڕاستی لەبەرەوەی من هەمیشە پیاوی ئازام خۆشەوێ پیاوی قارەمانم خۆشەوێ پیاوی بە کەرامەتم خۆشەوێ بەڕاستی من ئەو مراد و هاوڕێکانم بۆیە خۆشەوێ لەبەرەوەی کە خاوەنی قەناعەت و بیر و باوەڕی خۆیان بوون نەک لەبەر کار و کردەوەی پێشوتیانی هەرچێک باش بیاخراب ئەو من نازانم بەڕاستی لەبەرەوە ڕێزیان ئەگرم لەبەرەوەی یادیان ئەەکەمەوە لەبەرەوە پشتیوانی یەکەم لەبەرەوەی کە خەڵکانی خاوەن شەرافەتمەندانە بوون بەڕاستی کە خەڵکانی بە ئابڕوو بوون لە حقیقەتە خەڵکانە بوون دوای قەناعەت کەوتن مراد ئەیتوانی بڕوا بۆ لای پاڤێڵ و قوباد بە ملیۆن دۆلار وەربگرێ بە دەیان کەس بخاتە شوێنی خۆی باشە بەڵام نەیکرد بۆ لەبەرەوەی پیاوێکی بە هەیبەت بووە لە حقیقەتە پیاوێکی بە کەرامەت بووە لە ڕاستیە من هەمیشە پیاوی ئازام خۆشەوێ باشە هەر پیاوێ لە تەنگانەیە پشت کاتە هاوڕێکانی ئەوە پیاو نییە ئەوە مەرد نییە لە حقیقەتە تەواوی ئەو کەسانەی کە لەگەڵ لاهوری شەرجەنگیا بوون لە تەنگانە پشتیان تێکرد
پشتەکەنە هەموو مێژوی خۆشیان بەڕاستی تەنانەت قاچی ژنەکانی خۆشیان ئەفرۆشن لە پێناوی تەسنۆکی خۆیان و لە پێناوی پارەیان داکەتە مناڵەکانیشیان ئەفرۆشن داکەتە چونکە ئەوانە کەسانی بێکەرامەتن داکەتە باشە کەسانی نائینسان و بێشعورن دەواقع کەسانی جەبان و بێشەهامەتن بە هەموو پێیان بەهمومانەیە بۆیە سەد بارەیەکەمەوە تەواوی ئەو کەسانە پیشیان لاور کرد خەڵکانی خێڕوبی ئەمەک بوون بۆ پاڤڵ و قوبادیش هەر بێ ئەمەکە بن ئەو دڵنیا بنەوە وەکو غازیەکە ئەو غازیە کە پیاوی لاهور بوو کە کوتەتاکەت لاهور کرا بوو بە سەگی هەر خۆشەویستان پەلاماری هەموو شتێکی ئەدا کەچی ئێستا دەرکەوتووەکە ویسوێتی ئەژی دەرمان خواردکە باشە چکە ئەژی بەرەو تورکیا کشاوە بەرەو میت کشاوە ئەوە تا ئێستا دەست بەسەرە لە ماڵەکەی خۆیان بە تەلەفۆنەکەشی زۆر جوێنی بە مننا ئەو کاتە و من ئەیشمزانی کە ئەو کابرایەکە کە جاسووسە بۆیە ئەوە دژاتی لاهور دەکات یا پیاوی پارتیە یا پیاوی دەستگایەکە قسەکەی منیش دەرچوو ئەوە ڕێی بنە و تەواو هیچ کاتی خۆشەویستان لە کاتی تەنگانەیە پشت مەکەنە دۆستەکانتان بۆ ئەوەی بە ئابڕۆوە بژین وەکو مراد بۆی بە ئابڕۆوە بمێنن باشە پیاو بن هەمیشە پیاو بن خۆشەویستان دۆسیاتیتان کرد وەکو پیاو بیکەن دوژنیاتی وەکو پیاو بیکەن لاهوری شەرجەنگی هەتا وەکو لە لوتکەی یەکێتیا بوو هەتا خاوەنی سەروەت و سامان و هەزاران چەکدار بوو ئەم ئارام ئەحمەد دژی بوو دەیان لایفم دژی کردوتەوە ئەو لاهوری شەرجەنگیە باشە بەڵام کە وەختێ پەلاماریاندا پاتی و دەباشان پشتیوانیم کرد باشە من ئاوام لە حەقیقەتە خەڵک بەلایەوە سیر بوو تەواو من ئاوا ئیشەکەم لە حەقیقەتە خۆشەویستە باشە وەکو قسەکەی حەزەتی عەلی تیری نامەردان ڕوو بە سنگی هەر کەسێ بوو دیفاعی لێ بکە تەواو ئەوە ڕاست تیری بنەماڵەی بازانی ڕوو لە سنگی هەر کەسێ بوو پشتیوانی لەو کەسە بکە زەرەر ناکەی خۆشەویستانی من ئەها گۆڕان چۆن گەڕ و گول بوو تازە گۆڕانەڵێ ڕێکەوتنمان لەگەڵ پارتیا لە سا 75 جێبەجێ نەکردو ڕێکەوتنەکە ئەوەنە گێرە بەتەمایە پارتی جێبەجێیکە سەد جارم پێوتن خۆش پارتی لەسەر دەخاڵ لەسەرتان ڕێ بکە لەگەڵ تان ڕێکەوێ هەش خاڵی خزمەتی خۆیەکە ئەوەشە جێبەجێەکە دووەکەی تۆ جێبەجێ ناکە ئەو پارتیە کاتان ناگرم لەو جاتر خۆشەویستانی من شەوگاتان خۆش بێ خواتان لەگەڵ حرمەتێکی زۆرم بۆتان هەیە یادی ئەو شەهیدانە بەخێر ڕسوایی بۆ ترۆریست و پیاوکوژەکان بەخێر چن و خواتان لەگەڵ عەزیزانی من